زارێکی تر ژمارەیەک لە کەسوکاری زیندانی کراوانی چاکسازی گەورانی هەولێر لە بەردەم ئەنجومەنی دادوەری گردبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا و داوایان دەکرد بڕیاری ئازادکردنی بە مەرج کارا بکرێتەوە. من مردم گیراوە کاکە 6 ساڵ حکومە 4 ساڵ و نیوە دانیشتووە ئێستاش بەری نادەم بە بیانەوەی ئازادکردنی بە مەرج ڕاگیراوە من داواتان لێ دەکەم ئازادکردنی بە مەرجمان بۆ بگەڕێنەوە من مێردەکەم لەگەڵ 5 کەسی تر گیرا حکم درا دوانیان بە ئازادکردنی بە مەرج ئازاد کران بەڵام ئەو بەری نادەن. بابم بۆچی هاتووێرە؟ دافراسەتی لەو بابم بگەڕێتەوە. داوات لەکوێ دەکەیتەوە؟ لە پەرلەمان. زۆر بیری باوکت دەکەی؟ بەڵێ. حەز دەکرێت سەرلات بێ؟ بەڵێ. بەڵام هەموویان باوکیان هەیە بەس من باوکم نییە. دەیخواز منیش باوکم بگەڕێتەوە لام. زۆر حەز دەکەم باوکم نام بەیە. بۆچی هاتووێرە؟ هەتا باوکم بەر بە ئفراسورتێکە ببتەوە. پیام گراوە ڕاستی ئەوە 5 ساڵە لە سجنیە ئەو ئفراسشەرتی نەگەڕێتەوە 3 ساڵ دیهاتێدا دەبوو لەبەر ئەوەی بەڕاستی وەزعەکەمان زۆر نەخۆش بوو ئەوە ینی لە کەگرا هەتانکە گەلێکیشکە ئەوکەیان حکومان تەواو بووە هەتا حکومان تەواو بووە بەریان نەدای ئەو فراشەتێکە بگەڕێتەوە گەلێکیان هەر بەردە بن فەقیرانە. داوا دەکەم باوکم بێتەوە منداڵەکان هەمویان باوکیان هەیە بەس من لەگەڵ باوکم نیمە. هەتاکەینێ ئەمەش مردین بە هیلاک چین لەگەڵ ڕێی ئەمەش داوای مافی خۆمان دەکەن هەدەرێن مافی کا مافی مرۆڤ کاکان کێنی مافی مرۆڤ کرایە ئەمەش داوای مافی خۆمان دەکەین دەمانێت بێتەوە ماڵێ داوامان ئەوێ کە بێنەوە 20 سار و 4 مانگ ئەم چاوەڕ ئەو کوڕ دەکەم ئەوە خێزانێتی دوو منداریە بووم کچی دوو مانجی بوو گیرا ئەو کوڕە خێری دەگاتە ئەگە بەریان داتوە. ئەو بەندکراوانەی کە بڕیاری ئازادکردنی بە مەرج دایانگرێتەوە وەکو دەربڕینی ناڕزایی لە چەند ڕۆژی ڕابردوو مانیان لە خواردن گرتبوو تۆڕی میدیایی کۆمەڵیش وەکو پاڵپشتیەک بۆ داواکەی گیراوەکان کەمپینی گێڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی ڕاگەیاندووە کە سوکاری گیراوەکانیش سوپاسی تۆڕی میدیایی کۆمەڵ دەکەن کە وەک تاکە دەستگای میدیایی پشتیوانی لە داخوازیەکانیان دەکات. زۆر مەمنونیانین زۆر دەستخۆشیان لێ دەکەین لە کەناڵی پەیام بەڕاستی بەدەنگمانەوە هاتون پێمانەوەمان دوو بوون زۆر کەناڵی پەیام هەتا ئێستا بەس ئەوان هاتوونە بەدەنگمانەوە هاتوون. ئێمە سوپاسی ڕاگەاندنی پەیام دەکەین زۆر دەستخۆشیان لێ دەکەین لە بەرەوەی تاوەکو ئێستا تاکە ئەعلانە ئەو کەمپینەی ڕاگەاندبی داوا لە کەناڵەکان تکەش دەکەن و کەمپینە ڕابگەین کارێکی زۆر باش دەکەن سوپاسی هەمووتان دەکەین. هەرچەندە بە بۆچوونی کەسوکاری گیراوەکان ناحەقی بەرامبەر بە گیراوەکانیان دەکرێت چەند مانگێک پێش ئێستا چەندین کەس بە ئیستیسنا ئازاد کراون بەڵام ئەنجومەنی دادوەری ڕای دەگەنێت ئەوان یاسا جێبەجێ دەکەن. یاسا هەیە یاساکە جێبەجێ دەکات ئیتر ئەگەر پێویستی بە هەموار بێت ئەوە ئیشی پەرلەمانە ئەوەی لە قانون هاتی ئەنجومەنی دادوەری ئەوە دەکات لە قانوندا چۆن هاتووە ئەوە دەکات. لە بەرامبەر ئەو داوایەی کە سوکاری زیندانی کراوان ڕۆژی دووشەمە لێژنەکانی یاسایی و مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە تاوتوێی داواکاریەکەیان کرد بڕیاریاندا دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ بانگهێشتی کۆبنەوەی لێژنەکە بکرێت بە مەبەستی گرتنە دەستی کەیسی ئازادکردنی بە مەرج تا بە دوواداچوونەکانی پەرلەمان و تەواوی ڕێکاری یاساییەکان بگیرێتە بەر. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.